بەڵام بەڕێزان ڕاستەوخۆ لەسەر ئەو پرسە پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین لەوبارەیەوە وەردەگرین ڕاستی سڵاوی خوارد لەبێت لیژنە پەرلەمانیەکە لە کام لیژنانە پێکهاتوون بۆ چ مەبەستێکهاتوون و سەردانی ماڵی لانەیان کردەوە پێی زانیاریەکانی بەردەستی من و ئایا سەردانی ماڵی ئامانجیش دەکەن و دەیانەوێت دواتر چی بڵن بەڕای گشتی؟ وڵی کاک داناسڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارەمە ئێستاکەوتای لە بەردەم ماڵی کۆشکردو لانە محەممەد کە لە شەوی 16 ئۆکتۆبەردا بەکارساتێکی دڵتەزن لەگەڵ هاوسەرەکەی و منداڵە 3 ساڵانەکەیان گیانیان دەستدا. لیژنەیەکی پەرلەمانی کوردستان کە ئەندامانی لیژنەی مافی مرۆڤن وەکو لیژنێکی لێکۆڵینەوە هاتوونەتە سلێمانی کە پێکهاتوون لە بەدریە ئیسماعیل بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ هەروە شادی نەوزاد وەزانای مەلا خالید و چەند ئەندام پەرلەمانێکی دیکەیان لەگەڵدایە ئەمانە لێکۆڵینەوەکەن لەو دۆسەیە وەک باسێک چەند ناڕۆشتنێکی تێدایە و چەند گومانێکی ئەنوێ گومانانە یەکاڵا بکەنەوە. ئێستاکە سەردانی ماڵی لانە محەممەدیان کردووە و ئەمەی پشتی منەوە ماڵی لانە محەممەد ئێستاکە لەگەڵ خانەوادەکەیدا لە کۆبوونەوەدان و گفتوگۆ لەگەڵ ئەوان داکەن. دواتر سەردانی ماڵی ئامانج بابانیش دەکەن و لەگەڵ بنەماڵی ئەوانشدا قسەکەن و گفتوگۆ لەگەڵ ئەوانشدا دەکەن. هەروەها بڕیار وایە کە سەردانی پۆلیسیش بکەن بە ڕێبەراتی پۆلیسی سلێمانی و سەیری بەڵگەکانیان بکەن و ئەو پرسیارانیان ئاڕستەکەن کە هەیەە بۆ ئەوی کە لێکۆڵینەوەکانیان تەواو بێت و دروست بێت. دواتریش راپۆرتێک ئامادەیەکەن و ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەکەن. بڕیار وایە پاش هاتن دەرویان ماڵی لانە محەممەد لە کۆنفرانسێکی ڕۆژنامە نووسە کە ئامانجی سەردانەکەیان و ئامانجی لیژنەکەیان و شێوازی ئەو راپۆرتێک ئامادەیەکەن و شێوازی ئەو پرسیارانی کە هەیەە بیخەنە ڕوو بۆ ڕۆژنامە نووسان. ئێمە ئێستاکە چاوەڕوانین کە ئەوان بێنە دەرەوە و زانیاری زیاتر مامدەنێ. زۆر باشە ڕاستی ئەگەر لەم گەشتەیە فریاکەوتین ئەوە ڕووماڵی دەکەین ئەگەر نا تۆ بمێنەرەوە و لە گەشتی بەرفراوانی هەواڵەکانە ئەو بابەتە بۆ بینەران ڕووماڵەکەین. سوپاس دووبارە بۆ تۆ. ئەمڕۆکە شاندێکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان ئەم لیژنەی ئەمڕۆکە لێرە لە خزمەتی جەنابتانداین تایبەتە بەو کەیسەی کە لە 16 ئەم مانگە لە پارێزگای سلێمانی ڕوویدا تایدا ئەم کارەساتە ناخەژێ نەبوو کە هەردوو میدیاکار ئامانج بابانی و لانە محەممەد و کاکە هامنۆی جگەرگۆشەکەیان بوونە قوربانی لەم کارەساتە ناخەژێنەدا. ئێمە لە ڕوانگەی ئەرچی پەرلەمانیمان بۆ چاودێریکردنی موسساتی حکوومەت لە هەرێمی کوردستان و لە ڕوانگەی ئەرچی لیژنەکەمان وەک لیژنەی داکۆچیکردن لە مافی مرۆڤ ئەمڕۆکەم شاندە پێکات هاتوین یەکەم هەنگاوەکانی لیژنەکەمان لە سەردانی خانەوادەی خوالێ خۆشببوو لانە محەممەدەوە دەست پێ کرد کە ئێستا لە بەردەمی ماڵەکەیان داین. پەیامی سەرخۆشی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستانمان بە خانەوادەکەیان ڕاگەیان و لە نزیکەوە گفتوگۆمان کرد لەسەر چۆنێتی سەرهەڵدانی کێشە کۆمەڵایەتیەکانیان کە بۆ هۆی ئەم کارەساتە ناخەژێنە کۆمەڵێک زانیاری پێویست هەبوون لێرە کە پێویست بوون وەریان بگرین. لە ڕوانگەیەوە ئێمە ئەمڕۆکە دەستمان بە کارەکانی لیژنەکەمان کرد و بەردەوام دەبین لە بەدواداچوونەکانمان بۆ لەم ڕوانگەیەوە چاودێری وردی قۆناغەکانی لێکۆڵینەوەی دادگا و قۆناغەکانی لێکۆڵینەوەی دەبین لە دەستگاکانی پۆلیس و ئاسایش دەستنووری پارێزگای سلێمانیدا و لە دوای تەواوبوونی راپۆرتی لیژنەکەمان کە وردەکاریەکان وەردەگرین ئێمە راپۆرتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەین و لەو کاتەشدا بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین چۆنیەتی سەرهەڵدانی ڕووداوەکە کە بوونە قوربانی ئەم دوو میدیاکارە ئازیزە و هامنۆی جگەرگۆشت. لە دوای ئێرە سەردانی خانەوادەی خوالێ خۆش بوو ئامانج بابانی دەکەین هەر ئەم شەو و لە بەیانی و ڕۆژانی دواتریش بەردەوام دەبین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دەستگاکانی ئەمنی و هەموو ئەو دەستگانەی کە پەیوەندیان هەیە بۆی بتوانین لە نەتیجەدا بگەینە راپۆرتی کۆ. ئەرچی پەرلەمانی کوردستانە کە ئەوانەی گلەیان لە قۆناغەکانی دادگا دەبێت ئەوانەی گلەیان لە بەڕێوەچوونی پرۆسە دەبێت لە هەر دەستگایەکی جێبەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ یا لە کارەساتێکی وە ناخەژێندا ئەرچی پەرلەمانی کوردستانە کە بەدواداچوون بکات دوای ئێوە کە بەدواداچوونەکان گەیشتە ئەنجامی کۆتایی ئەو کاتە پەرلەمانی کوردستان قسەی خۆی دەبێت.